سڵاو هاوڕێانی خۆشەویستم خۆشحاڵم دووبارە گەڕام وڵاتان لە پارتێکی نوێی کارێنمانی جەرمۆت خولیانم پاڵەوانەکانی ئەوروپا دەستی پێکرد یاکەم یاریشمان بەرامبەر میلانی گەورە لە ناو سانسیرۆ یاریەکی ئاگرین چاوەڕێمانە لە خولی ئینگلیزی تا ڕادێک وەزعمان باش نییە لە چار جەولەی یەکەم تەنیا یەک یاریمان بردوێتەوە ئەویش یاریە بەهێزەکەمان بەرامبەر مان یونایتد یاریە ئاسانەکان دوو بەرامبەر بوون و دۆڕاندنێک بەڕاستی وەزعکەمان باش نییە لە خولی وە دەکەین لە ئەبتاڵی تۆزێک باش بین بۆی باسانی لە ئەم قۆناغە بەسەرکەوین تووشی کێشە نەبین ئۆ بایرن درێژەی پێنا دیچمان نییە بیکەن دەچینە ناو یاری بەڵام سەرەتاکە تازی بۆ کەناڵەکە خۆشەویستانم ئەگەر تازەی لایک و سەبسکرایب لە بیرمەکە وەکو هاوکارێک بۆی بتوانین بەردەوام بین دەست پێ دەکەین بسمیلە بسمیلە سەرەتای هەموو کارێکی خێرە یاڵە ئەو جارە بزانین وەڵە دانی ئۆلمۆ ماندووە یاری پێ ناکەین ڤاندایک ماندووە کۆناتێژ ماندووە بەس کۆنات یاری پێ دەکەین ناوێرم داینیشێنم بەڕاستی ئاراخۆ کۆناتێ یاڵە یاکاو سەر بۆ ناو یاریەکی یەکجار گرنگ بەرامبەر میلان لە هەر بارودۆخێکدا بێت میلان هەر میلانە بە ئاسایی ناتوانین لێی بێەوە ئەمسا لە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپان بەرامبەر یەک یاریان کرد لیڤەرپول و ئایسی میلان ئەگە بینی بێتانیان لە بیرتان بێ یەکەم جار ئایسی میلان گۆڵەچ کرد پاشان لیڤەرپول سێ گۆلی یەک بە دوایەکی کرد لە ڕیزبەندیش لە پلەی یەکەمە لیڤەرپولدان نیە تا ئێستا وەزعکی یەکجار باشەیە بە چییە ئێمە لێمان تێکدا و لە خولی بەس لە خولیش دەچینە پێشەنگ ئینشاڵڵا ئۆ لیاو یاریزانی پورتوگالی باشترین یاریزانی ئێستای ئایسی میلان هەرێ لیاو لۆ نەکڕین وەڵڵاهی بژاردەکی باشە باش ئەم یارە فکرێکی لێ دەکەمەوە بەس ئەو تاخمی ئایسی میلان سەیرەوە چیەوە یاڵە هاوڕێیان خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا بەخوای خولەکی بەچێژە تایبەتە خولەکی یاڵە سڵاح ئەی هەوار ئەو پاسە غەڵەتانە کۆمی کوشتیان نا یەکە سەر نا دەبی ئاگاداری لیڤەرپول ئەوەی بینای سیمینە باش بووە دێمانەدا ئۆهۆ قسەم تەوا نەکرد دارە خۆت تۆپەکەی دایەوان نەکەی ئەو کچێ ئەوە ئەی هەوار هەموو ڕاوەستان تەماشای دەکەن ئۆفساید ئای گوتم خوای لێوە من دەجوولێنم کەس ناجوولێ تومە زۆر ساید بووە یاڵڵا داری نوێنێز لە خول زۆر خراپی لێرە تۆڵەمان لۆ بکەوە بە زامانی سەرەکی ئێمە بەدەستێنانی پریمەر لیگ هاوڕێیان اینجا ئابتاڵە ئەوروپا باشەوی ئەگە توانیمان جام دەنا پریمەر لیگ لە پێش هەموو شتێکە بەس بێگومان دەمانەیە هەموو نازناوەکان بین هەتا ئێستا لە خول باش نینە بەزمانە ئەوە نییە کە دەستبەرداری بین خێرایە ئای دەست خۆش نا وەڵڵا ئایسی میلانی گەورە دارین ئەی وەڵڵا لەبەر دارێن نوێنێز
بە پەلەش پاسا دەکەم لێ ئۆهۆ تۆپەکە لەخۆی جوان جوان ناوە دەچۆ ئۆفسایدی کاکەم دارێن نونێس لە بەنفیکا یاریزانێکی زۆر سیر بوو گۆڵی نەدەچوان فرسەی نەدەچوان بەزێستە لە لیڤەرپول بەڕاستی کارە ساتە ئۆهۆ ئەو جارە ئۆفساید نییە گۆل یەکەممان خوارد ئۆفساید دووبارە ئۆفساید یاری ئۆفسایدەکانە کێشە نییە گرینگەوەیە ئێمە بیبینەوە وەڵا دوو گۆلی 100% ئۆفساید ئینزار کارتی سوور مەمنونین کارتێکی سووری بدەیت کارتی زەردە وەڵا کارتی سوور هاوڕێیان حەکەم گوێ لێ من بوو بەدڵمە ئای سیمنان ئاگر بوو کاکە ئەوانە برا ناگیرێ ئۆهۆ بەدە یاریزانش لێمان نەبنەوە نانە شتیوان نییە شتیوان نییە شتیوان نییە وەڵی دەرێ من یاریزان دەرکراوان دەرنەکراوە وەڵا برا زۆر زۆر باش نەیسیمە نه نونێس وەڵا دەست خۆش بیدی ئەوەڵا ناڕۆ تۆپەکە ناڕۆ کاکە ئەو ڕۆدری کاپتنیشە هەگام لێنێ زاویە کۆرنەڵ یاریەکە قورسە ئەیسیملان یاریزانێکیشی دەرکراوە بەڵام بەڕاستی باشە دەنۆنێز دەبڕۆ لەوەی زیاتر چ لۆ بکەم لای نۆنێز فاول دە یاریزانن ئەو جاوە بەهێزن باش بوو یاریزانێکیان دەرکرا منەخۆ بەڕاستی لە منیان دەبوردەوە ئەو فاولی چ کاکە لە تۆپماندایە یاڵە سلاح چاومان لە دەستی تۆ سلاح دارێ نونێز ئۆهۆ پاساتەکەش نادا باوەڕکەن پاساتم داگرتیا نا جێمی یەکەم بێگۆڵ جێمی دوم دەبێ شتێک بکەیت هاندەرانی لیڤەرپول پاڵپشتمانم بەڵام هەتا ئێستا لە ناو یاریگای خۆمان بەڕاستی بەداخەوە تەشکیلە کێشە نییە بامان تەشکیلە دەچینەوە ناوێ یاڵ دەست خۆش سلاح چت کرد سلاح ئۆفساید بەقەسی هەرگوتم باش شتەکە بکەم سلاح چی کرد ئۆ تۆ بەکەی دایمێ دەست خۆش ناڕۆت زۆر ئیسعادەنە ئیتالی لە خۆیان بە دیفاعی ناسراون بەڕاستی دیفاعیان باشە نەکەی مۆراتە نەکەی ئەڵڵا وەڵی سیمیلان بەڕاستی بە زۆر سایدا سلاح تۆپەکەی لەدەست دەدا کێشە نییە بەس داری نوێنس تۆپی لەدەست دەدا ڕاوە دەستی چیە ڕقم هەفتە هەر یاریزانی دەنێتەکەوەی
يلا سلاح بخوت، سلاح بخوت، سلاح دي سلاح والله. اوه استكوا دفاعيا. خوش نازل تو بكيف قطار كده. بس خوش اليوم. يلا يلا. اوهو دەست خۆش ڕایە وەڵام مۆراتە زۆر مشکلەیە ئەو ئینتلاقانە لێدەدا بۆ دەرنایەتم تۆپەکە بڕۆ بڕۆ وەڵا ڕۆی کەسی لێنە ئای دەست خۆش وەڵا دەرێ ماتۆڕە گۆلی ئەک ئەڵڵا چ گۆلێک دەتوێنم کاکە تعویز نابتەوە تعویز نابتەوە ناوێرمەوە بەرکەم ئاری وەڵا داری نوێنێز ئاخیرەن و ئەخیرەن گۆڵێکی کرد بەڵام فول شانس گرنگەوەیە گۆلی کرد دەست خۆش داری نوێنێز کێشانێت دەست خۆش گرنگەوەیە بە پێش تێختی وەڵا گۆچی لۆلایەک تۆ لۆلایەک ئای دەست خۆش شانسمانە بوو ئای سیملان یاری دەکە و ئێمە لە پێش تۆپانەی زۆر جار ڕەحمت پێ ناکە بەڕاستی ئێمەش خراپ نەبووین بەرچیە ئای سیملان بەڕاستی باشتر بوو کاکە بڕۆشتی وا هەیە ئەمیش یاریزانێکم دەرکرا هاوڕێیان جوان نەبوو بەس بەڕاستی چارم نەبوو دووەم کارتی سوور ئەڕەخۆ دووەم کارتی سوور لە مۆرزە لە 5 یاری بەڕاستی معقول نیە ئۆهۆ ئێستا دە یاریزان بەرامبەر دە یاریزان بەس هاوڕێیان بە ئەوەی چاپ بکەینەوە چێ بێنین چێ بێنی وەڵی فۆرسەی بەوەی نانە کوبارسی کوبارسی با فرسەچی پێ بدەین زانین وەرە کۆبارسی زین ئەوە چییە ئۆ بۆ ئەو یاریە بانگمان نەکردووە ئەی وەڵی بانگم کردە چ بانگم نەکردووە ئۆتە کێشە نییە ئێ تەهاتەوە ئەو کوبارسی ئەها تەوا هەڕێ ئەم دەمێت ئەرەخۆ دانیشێنەوە ئێ تۆ هەردوو یاریزان یاری پێ دەکەم یاڵڵا نەکەی 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 سۆبۆسلای وەڵڵا ڕایە قوتاری کردی نیسان دەست خۆش ئەوە چم کردەوە ئۆ چاوەڕی تۆپەکەم کرد ئێوە لە سلاح تۆپی خۆتە کاکە ئۆ خەریک بە بامان شێوە گۆلیەک دووەم بکەیت بامان شێوێ گۆلیەکەم ئەرێ داخی چەندە ئۆ زاویە نەبوو ئەولو بۆ ئاوت ئۆی هاوار جوانە داری نوێنز جوانە سلاح 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 ئای لەو پاسە جوانە ئای لەو گۆلە جوانە محەممەد سلاح تەوا فێرە گۆل بوو ڕێچکەی گۆلی دۆزیەوە ئای دەست خۆش سلاح بەس پاسادەکە لەوی جوانتر ئەله
الله لەو گۆڵە جوانە بۆ شوێنێک کە ئۆڵا گۆچی ڕق بوو هەتا خۆی فرێدا تۆپەکە ڕۆیشت بوو دەستخۆش محەممەد سڵاح وڵا نێهێشت بە چاوەڕێیان دوو تەبدیلات دەکەین یەکەمیان محەممەد سڵاح دادەنیشێنین دووهەمیش ئارنۆلد ئەگە تەبدیلاتی شماوی ئەوەش دادەبەزێت چکە بەڕاستی یاریەکان زۆر بوون ئەودە پێویستمان بۆیە پشیان پێ بدەین ئەوسای نییە داوید ڕایە دەستخۆش سڵاح دارێن نونێز الله حەقی گۆلی ئەوە ئۆفساید نەبایە تەبدیلات یاریزانەکانی من دانیشتن ڕاستی پێویستیان بپشۆ هاتە جەمال موسیالە دەگەڕێتەوە چکە یاریزانێکی سەرەکیمە بەڕاستی نەکەی وڵای ئەیسی میلان بەڕاستی ڕاستە یاریزانی منیش دەکرا بەس یاریزانەکەی ئەو کاریگەرتر لە کاتێکی زۆر زوو بوو گرنگەوەی بردمانەوە لە یاریی قورس لە یاریگایەکی قورس قوتار بووین دوو گۆلی بێ بەڵام یاریەکی بەڕاستی قورس بوو پێشبینیم نەدەکرد بایرم بردیتیەوە یاری ئەم جارە بەرامبەر چێە هاوڕێیان بەرامبەر بۆرنسمۆس ئەوسار لەو جەولانە لە مانچستەر بردەوە با من کامە تەشکیلە دانیم ئەوە تەشکیلی ئەساسیمانە لە ناو یاری دەیگۆڕین باشترە دیۆگۆ جۆتا نامەی ناردیە کاکە یاریت پێ دەکەم سێ ڕۆژ ماوە بۆ یاریەکە باڕەتی دێن با بڕۆ هەتا ڕۆژی یاری یەک ڕۆژ یاڵڵا یاری ئەمجاری خول دووبارە لە ناو یاریگای خۆمان یەکەم سەر یاریەکە بە ئەنجام دێن کەس دانیشێنین یاخود نە ئەوە دانیشێنین پێویستی بە ئیسراحەتە گۆبارسی جۆتە ئۆلمۆی دەتوانین بێنین ئێرە ئەو یاریە جۆتە سەرێکی ببە یاڵە بۆ ناو یاری بسمیللە ئانفیڵد جارێشتە ئاندەر نهاتوونە ئەنفیڵد پێش یاری ئەوە ئاندەران هاتن ئای لە جوانی لیڤەرپول و هەندەرەکانی پڕ بوو یاریگا پڕ بوو لە هەندەر یاڵە یەکەوسە بۆ ناو یاری بسمیللا با دەست پێکەین يلا سلاح الله لم قولي سلاح دقي يكم الله لمو مو سلاح الله لم قول زوانا يشي خويتي يوم قولانا لم شوازي قولانا يكزار زورة الله لم جوانا يا لجوان يوم قولا چي تايبتو جوان الله
والله سلاح ئەو شتانە بگرێ ڕاوە ناستی دەست خۆش سلاح دەقەی دوو نووسرا یاڵڵا یاریێکی پڕگۆڵ بێ زۆر گرینگە زۆر گرینگە یاریزانەکانمان گۆڵێکی زۆر کرد کاکە کەسە گۆلی بانە خۆینەوە نەرێ پەنالتی یاڵ Rodri. نا 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 هەڵەمان کرد هەڵەمان کرد ئەوچە They're not getting close enough here. And into the box it goes. It's broken down and it had looked promising. Jota. والله جۆتە ئافرین بەس بەداخۆ And it's been cut out. There's the turnover. It's only halfway clear. نا نا And the play breaks down. غەڵەت مافکر کردەوە Ivan Nielsen. ئەهۆ لۆ دەکەنەوەتی کورە ڕاوە وستەکە کورە ڕاوە والله ڕانەگیرە ڕقم نو چێیە والله ئافرین ئەوە چی کرد ئەوە بەڕاستی مفاجعە بوو ئەگە گۆڵەکەی پاتۆتان بەبیر بێ بەرامبەر بەرشەنە ڕاستەخۆ ئەوم بەبیراتەوە الله یارێکی گەرمە دیارە پڕ گۆڵ دەبێت Dani Olmo. Mohamed Salah. Dani Olmo. And the pass is incomplete. Nicely won. And he'll take this on. الله والله گوناحەوە تۆ بەدەرهات سۆبۆسلێ والله شوتی جوانە شوتی پێ دەکەم یاڵە ڤاندایک لەکوێی ڤاندایک والله نا الله کاکە یارزانەکانی خۆم دەناسم بانجی ڤاندایکم کرد گۆڵی کرد دەست خۆش قایت الله ڤاندایک بانگم کرد جوابی داوە دەست خۆش ڤاندایک الله سراگرتنەک و چ شوتێک So that makes it 2-1. And away we go again. ئۆ Adam Smith. والله معقول نییە ئەوەی گۆڵ بوو دەست خۆش ڕایە والله خەریک بوو ئەو زۆر خراپ جوانمان دەدەنەوە ئەی ئەو زۆری نما بوو ئۆهۆ ئەو ڕقم نوێ لۆ دەک ئەڵڵا والله ئەو ڕقم نوێ درێ سەحری پێیە نانە کاکە گۆڵی چ زۆریش دوورە ڤار دێ هەڵمان خەڵەتێنی Rodri. Dani Olmo. This looks promising from Liverpool. A chance to ئەی deliver لە from the ڕاستی ژۆشتانی زۆرە That one's gone out. Throw in to come. Rodri. ڕۆدری Defending. Kluivert. ئەوانە زۆر وەزیرەکانە شتەکەی جێبەجێ دەکەن یاریزانەکەم ڕادەکێشن و ئەو ڕقم نوێ ڕۆیشتەوە دیسان الله والله دوو جارە شەنسم هەیە کاکە ئەو جاری دیفاعەکان ناوی مەدەری زۆر خەتەرن Mohamed Salah. نا 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 ناگاتێ 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 It's بەڵام not finished yet. Szoboszlai. ئەوی ویستیم دیسان شوتی پێ Well بکەمەوە to win it there.
Could be a chance to break هەتە it. بەشە زۆر خێرانە زۆر Can he وەڵڵا finish? ڕایەت And he's تۆپەکەی done دەرینە really ئایە well to دەستخۆش keep that out. Szoboszlai. On to Salah. Liverpool with real width here. ئۆهۆ ئارنۆت That's out of ئۆڤەر play. و It'll be a پاساتی throw جوانە now. Dani Olmo. ئۆهۆ کەلەی لێ دەدا من شوتم داگرت Not quite the contact he was looking for, and it's وای comfortably wide in the end. یاریەکی قورسە نۆتینگەم فۆرست خاوەن دوو نۆتینگەم فۆرست نییە یاری ڕابردوو لەگەڵ نۆتینگەم Front, فۆرست بوو half time around the corner. How about their overall performance? Yeah, this has been a decent half in terms ئەو of یاریە attacking display. بۆنس Created مۆسە some good chances, played with a real intensity and a confidence about them, but conceding will have really frustrated the manager, I'm sure. ئۆهۆ دەستخۆش Salah. دەستخۆش ئەڵڵا لەم پاسات و لەم گۆڵە وەڵڵای یاری گۆڵە جوانەکانە بەڕاستی گۆلی تایبەت تێداکراوە یاریە Volley. ئەڵڵا گۆلەشی جوان ببورە گۆرچی بە سلاح ئەو پاساتە سلاح لە یاری ڕاستیەکانیش ئەو پاساتانەی هەیە Here at Anfield. There's been plenty to admire about the performance. ئەوەی وەی کردو سلاح یاریزانێکی تایبەت بیتەنە گۆڵەکانی نییە ئەو پاساتانە شتی And there's the restart. Off we go again. ئێستا تۆزێک دەتوانین بە ئیسراحەت دیاری بکەین Dani Olmo. ئۆ Untidy پاساتمدا possession there. What a chance here. کۆبارسی Could be now. وەڵڵا ئەوانە جێسی خێنینە بەڕاستی They're back in this بەڕاستی game. یاریێکی قورسە کلایڤەرت ئۆ کوڕی ئەفسانەی هۆڵندا یاگەر بەبییرتان بێ باوچیار بەکەلە بەڕاستی سەرەکی زێڕی نییە بوو پاتریک کلایڤەرت مۆندیالی 98 بە تایبەت یاریەکەی بەرامبەر بەرازیل Now there might be a chance as they keep it moving. ئەڵڵا سلاح The effort shut out. It's only halfway clear. ئۆهۆ The attack comes to an end. Disappointing. یاریەکە لۆ تۆپەکە لۆ خۆت قورس کرد ئە دەستخۆش Liverpool come away with it. ئەی هاوار وڵای ئەوانە خەتەرن بەڕاستی خەتەرن زۆر لێیان دەترسێ Diaz. Dani Olmo. هەر زۆر کێشەنە ئۆ نەکاکە جارێ چ بووە دیسان ئەو ڕقم نوێ هەر سوعبەتی نازان دەری سەعری پێیە تم دەردەچی And the pass ئەو is مهدیەی من incomplete. Nicely won. ڕێلوان خۆش کردێ Creative pass. نەکەی He's in وەڵڵا here. داوت ڕایە Really well دەستخۆش kept out. Alert and ready. A terrific فاول tackle ئۆ from the goalkeeper. And that's a ویستم foul. پێش ئەوی ئەو Free بگاتە kick. تۆپەکەی شەتاچی لێدەم بەس Well, he hasn't had his stand بەداخۆم taken. No, I think that'll be his final warning. One Oh. more and he'll be in the book. بەڵام هاوڕێیان یەک دوو تەبدیلاتی بکەین ڕاوە پێشەوەی ئاوتەکە لێ ئەوە فاولەکە لێ بدەن ئەو دەباش The best of clearances. ئێستا کاتەچی گونجاو چێزە دێنینە ئێرە ڕۆدری هەتا بڵی ماندووە کاوەرەدانی شەیسراتە چووکە ئەلێکساندەر ئارنۆڵد یاڵە ڕقم نوۆیەکە و پاتریک کلایڤەرتیان کوڕی پاتریک کلایڤەرت وڵای نازم ناوکەیت پێیان کلایڤەرت نووسرایان خەتەرن Curtis Jones. Lovely ball. This could lead to پاساتەکی something. جوان بەڵام نەگەیشتی
Evanilson. The ball back with Liverpool now. Well, surely they need to play a little bit higher up the field. دەی دووبارە Nicely played. What can they do with this now? ئەی دەست خۆش Oh, that's been won really smartly. ئەی هاوار Why not moments? ویستم گۆچیال بخەڵەتێنە I'm not sure why he's gone for goal there. بەڵام That was the نەمتوانی wrong option. No accuracy on that whatsoever. We're hearing now of developments at Craven Cottage. Alex Scott has goal news. It's a goal for Newcastle. The goalkeeper did all he could, but والله no روی one was going to ها stop ها him. تۆڵێ ڕقم نوێیەکەمان کردەوە والله والله شەسمانە بۆ هاوڕێیان گرینگەوەی شتێکی جوانمان کرد تەبدیلات دەبێ ڕاینەر زیرەک بێ وەکو خۆم یەکەم تەبدیلات چێزە شوێنی خۆشی نییە بەڵام زانیم یاریزانەکە شوتی بێزە جوو لە شتی باشە ئێنامە شوێنی ئۆلمۆی الله So the score now 4-2 as the ball gets rolling again. دۆست دەکەنەوەە گۆرە بڕۆم کاکە بۆ Diogo Jota. یاڵە جۆتە بەس ئەتویمای جۆتە It didn't give the keeper much trouble at all. Kluivert. Evanilson. ئەوتە ئێستا ڕادێ بڕۆ ئەمیش نایمە پێش Good ball in behind. Puts it back. ئافیەت داوید ڕایە Save. یاریەکە Expected anything else. 4 گۆڵ 2 گۆڵ لە پێشین ناین دەتوانین Comes. The ball is lost. ئای دەست خۆش Chance has gone to. ئەوکو بوونە بۆ Well, فاڵ that's as easy as it gets for a goalkeeper. And the defence tidies up nicely. ئۆهۆ سلاح سلاح جۆتە دەرچوو پاسە دەدایە چی ئەوەڵا دەست Liverpool خۆش recovering possession well. An attack of genuine promise now. لە بەخاترێ و شوتانە Lost and blocked. Jones from a ئای long way هاوە out. Oh, the flag's up. ئۆفساید دەقەی هەشتا نزیک دەبینەوە لە دەقەی هەشتا Kluivert. نا پاش گۆلی چوارەم ئەوان تۆزێک تێکچوون ئەوە پاساتە ناشیرنەی داوید لویس ئەوە لیویس دیاز داوید لویس قژلوولەکەی Luis Sinisterra. بەرازیلی کە لە چێلسی یاری دەکرد لە پاریس یاری دەکرد Chiesa. ئۆهۆ چێزە لە هەموو یاریزانێت تۆی بیدا چی نەکەی دەوێ دەرچیدن کاکە هەمجارێ Progress continues. شتیوانیە ئای دەست خۆش بۆتەی توشمان زانی برادر That's a throw in. They'll have to win the ball all over again. وەڵا ڕقم نوێەکەیان دانیشان Oh, good defending. Just when شانسی it was من looking نەوی threatening. ئەو تۆپە لەوەی لێت Jota. ئۆهۆ Working hard to win it وەڵا back. ئاخی دەقەیە بۆ گورن Ref's letting the play go, so good challenge. بۆ گورن دۆڕان ئەی وەڵی پاساتم دای Plays to زۆر lose the سەیرە ball just when the chance was on. بڕۆ نێری ئەو یاریدانم لۆ گەڕاوە وەڵا یاری گۆلە جوانەکانە بەڕاستی Time to get another. یاریەکی ئاگرین و پڕگۆڵ Well, here it is again. Oh, And top of just that look net. at how quickly they break forward, cause all sorts Allah. of problems. And as soon as he's through 1v1 with the goalkeeper, he just goes for power and smashes it in the net. There is پیرۆزمان the بێ goal. یارێکی زەحمەت بوو بەس باش بوو بەسی خاڵەکە Take قوتار بێ away not least the 3 points soon. Yeah, both teams give هەندەران absolutely دڵخۆشن everything. It was a real هەم intensity یاریەکەیان to the بردووە game, هەم but I پڕ think بوو لە the گۆڵی moments جوان of quality just give them the edge and they deserve it. جارفەتم بە چەند یاریزانێکیشدا ئەوە خاڵەکی گرنگ بوو یاری داتوان دوو ڕۆژی ترە بەرامبەر
وولڤرهامپتن لە ناو یاریگای خۆمان دووبا ئەو چیەوەم یاری لە ناو یاریگای خۆمان لە جامی کارەباکاو بە زیاری جام هاوڕێن ڕەتی دەم باشترە یاریەکە ناکەم بەس بزانین تەشکیلان دە یاریزان دادنیشێنین ئیسراحات کا جۆتە ئەو جۆتە دەری دەستە پشووی بزر دەبی وەڵای جۆتی نابینم زۆر سەیرە باندایک کۆباشسی یاڵا یاریەکە ڕەتم نەدای هاوڕێ And the match is underway. لێرە ڕەتی دەدەین هاوڕێیان یاریەکەمان یەک بەیز بردەوە گۆڵەکە کێزە تۆماری کرد نانە تەبدیلاتمان باشە چکە یاریەکانی جام بەڕاستی ئەو گرنگی پێ نادەم یاریان جاری خول بەرامبەر وولڤرهامپتنە سەیرەوە چییە دوور ساڵە من بەوە توێکە چە مۆرتۆن دەدین منایە ڤاندایەکیش پشوم پێدای پێویست ناکە تۆڕەبی دوو ڕۆژی تر بەرامبەر هەمان فەریق لە جام بە تۆبزی بردمان و یەک بیت بزانین لە خول چ لەوی بەڵام هەڵۆیان بە ئاوڕێیان بە پارتەکە لەوە زیاتر درێژ نەبێتەوە چکە من بەستم نێ بەڕاستی لە 40 دقە زیاتر بێر پارتەچی بۆی کاتێکی زۆری ئێوە نەبە و بتوانە سێری هەمی بکەن بۆیە تا پارتی داات و دێم وڵاتان کاتێکی خۆش بۆ یەکە بەیەکەتان سوپاس تا ئەو کاتە لەگەڵم بوون تاڵقەی داات و خواتان لەگەڵ